ئەگەر ئەمڕۆ سەیرێکی ڕۆژمێر بکەن یاخود سەیرێکی هەواڵەکان بکەن ئەبینن لە پاڵ هەموو هەواڵەکانی تایبەت بە ژیانەوە هەواڵێکی زۆر زۆر گرنگ بەرچاوتان ئەکەوێت کە ئەویش پەیوەندی هەیە بە تاوانێک و بە با بڵێن ڕووداوێکی هەرەتاڵ کە پەیوەندی هەیە بە گەلی کوردەوە و ئەبینن کە لە ڕۆژی 3 ئابی 2014 لە ڕۆژێک وەک ئەمڕۆدا جینۆساید لە حەقی بەرادەران و خوشکانی ئێزدیا ئەنجام درراوە کە بێگومان دەزانین لەو ڕۆژەدا ژمارەیەکی یەکجار زۆری ئەوان گیانیان لەدەستا کوژران ژمارەیەکی یەکجار زۆریان ڕفێنران کە بەداخەوە ئەو برینانەی کە لەو ناوچەوە لەو قەزاکەوتەوە هەتاکو ئێستا هەر بەردەوامی هەیە سەرکۆ. بێگومان ئێمە ئەمڕۆ کە 3 مانگە کاڵین 3 ئابە یادی کارەساتێکی زۆر دڵتەزیێنەکەینەوە توانین بڵێن جینۆساید بەرامبەر ئیزدیەکان کە کراوە کامە وەکو میلەتی کورد ئێمە وەکو مێژووی خۆمان وا کات کامە یەکێکی ترە لەو تاوانەی دەرحەق بە میلەتەکەمان کراوە بە خوشک و برایزدیەکانمان کراوە کە چۆن ئێمە لە ئێستایا کە ساڵانە لەم ڕۆژەیە باسی ئەم تاوانە گەورەی ئەم جینۆسایدە ئەکەین چه هەنگاوێک درراوە بۆی کە ئەم کەیسە بە نێودەوڵەتی بناسیێنرێت ئەم کەیسە لە دادگاکانی ئەوروپایە بناسیێنرێت لە دادگاکانی نێودەوڵەتیە بناسیێنرێت و ئەوەی کە زۆر گرنگە ئێمە ئەمڕۆ ئاماژەی پێبین ئەم ساڵ کە باسی ئەو تاوانە گەورەیە ئەکەین کە ئەبینی لە ماوەی ڕابردووە لە ئەوروپای بەلجیکا ئەمە وەکو جینۆساید ناسێنرا بێگومان ئەمەش ناسانەکەی کە لەلایەن پەرلەمانی بەلجیکاوە کە ناسانراوە هەوڵ و مادووبوونێکی زۆری نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بواە حکوومەتی عراقی کاری زەرتری لەسەر ئەم بابەتە بکردایەوە لە هەمان کاتیشا قەرەبووی هەمووی تەواوی خەڵکی ئیزدیەکانی بکردایەوە لە ڕووی ناوچەیەوە لە ڕووی ئەو کۆمەڵکوژی کە ڕوبەڕوویان بۆ لە ڕووی ئەو خوشکانەی کاتە ئێستش هەندێکیان بێسەر و شوێنن و ئەو کەسانەشی کە ماڵ و حاڵیان بەجێهێش ئایا چیان بۆ کراوە پرسیارە سێرێکەکە لێرایە ئەمە وەک لە ڕووی بژێوی ژیان و ژیانکردنەوە ئەی لە ڕووی لایانی دەرونیەوە کە هەندێک لە خێزانەکان هەتا ئێستاش ئەو تاوانە گەورەیە بەردەوام لە لێکدانەوەی خۆی و لەلایانی دەرونی خۆیەوە وای لێ کردووە کە ژیانیشی ئاسایی نەبێت وای لێ کردووە کە هەندێکیان کۆچ بکەن بە وڵاتانی دەرەوە وای کردووە کە هەندێکیان لە شوێنی خۆیان نەمێنەوە کەواتە ئەوەی کە پرسیاری گرنگە ئەم کەیسە چۆن جارێکی تر ئێمە نەک لە پەرلەمانی بەلجیکا بتوانێت لە دادگای نێوڵەتی هەموو جیهانە ئەم کەیسە بناسێنرێ بۆ ئەوی بە شێوەیەکی باش کاری لەسەر بکرێ مافەکانی خەڵکی هیستی بۆ خۆیان بگەڕێتەوە و بتوانە قەرەبوویان بکڕێتەوە هەم لە ناوچەیەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەو کەسانی بێسەر و شوێنن بتوان ئەمە بە دواداچوونی باشتری بۆ بکرێت بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و نوێنەرەکانی لە وڵاتانی ئەوروپا هەوڵێکی باشیان ناوە تاوەکو ئەم تاوانە گەورەیە بە جینۆساید بناسێنن بەڵام لە پاڵ هەموو ئەمانشا کۆمەڵی پرسیاری کێ هەیە کەم کەیسا پێویستی بۆ بووکە زیاتر کاری لەسەر بکۆمانەوەجا سەر کۆبەوەی کە زیاتر لەسەر ئەم بابەتە قسە بکەین زانیاری وەربگرین لەسەر هەوڵەکان بۆ بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە گەورە لەسەر ئاستی جیهانە ئەڕێنە لای یەکێک لە کەسایەتی دیاریەکانی ئیزدیەکان بەڕێز حاکم قاسممان لەگەڵایە و سڵاوی لەکەین بەیانی باش و پێمان خۆشە هەر سەرەتا باس لەسەر ئەم بابەتە بکەین لەگەڵیان کە چی کراوە هەتاکو ئێستا بۆیە داوایان لەکەین کە لە لامان ئامادە لە ستۆدیۆ ئامادێ سەرتا سڵاو لێبێ سەرەتا ئێمە لە لای خۆمانەوە وەکو میلەتەکەمان سەرڕستی تەواو دانێنین بۆ تەواوی ئەو شەیدانەی کە لەو تاوانەیە گیانیان لە دەزا و بە هێزی و توانایەکی کەەوە ئێمە وەک میلەتەکەمان کە ئەمە ڕۆژێکی ناخۆشە بۆ ئێمە بەڕاستی بەڵام ئەوەی کە بتوانێت ئێمە باسی لێوە بکەین و هەمیشە ئەم ڕۆژە بە زیندوێتی بێڵینەوە ئەوەیە کە باس لەوە بکەین کە چی بکرێ بۆ ئەوەی کە قەرەبوو بکرێنەوە بعد لەوەی پچمە لای هەر پرسیارێت بەڕێستان وەکو حاکم وەکو کەسایەتیەکی دیاری ئیزدیەکان لەم ڕۆژەیە و لە ئێستا و لەم باردۆخە چ پەیامێکت هەیە بۆ ئەوەی کە ئەبینین شەنگالەوە بارودۆخەکەیەتی ئەبینین کە چەندینیان کۆچیان کە چەندینیان ئێستا بێسەر و بچێنن پەیامی خۆتمان پێ بڵێ پێش هەموو شتێک سوپاس بۆ کەناری کورتسات بۆ ئەم دەرفەتە و هەر کێشان بۆ بیرهاتنی ئەم یادا
هەرچەندە وەکو خۆم زۆر جار بەسم کردووە بەداخەوە کارەسەتەکانی کوردستان ئەو ئیبادەکانی کە لە کوردستانە کرێ چه هەڵەبجا و چێ ئینفال و چێ شنگال و چێ فەیلیەکان و چ بەرزانیەکان هەر وەکو یاد باسە کرێ بەداخەوە ئێمە هەتا ئێستا وەکو جوولەکان وەکو ئەو خەڵکە پێشکەوتووە سنتەرێکی لێکۆلینەوەی تایبەت بە جینۆسایدمان نییە بەداخەوە. پەیامی من ئەمە ساڵی حوتم ڕۆشت لەسەر کارەساتی شنگال وەلەو لە کارەسات گەورەترە ینی جینۆسایدی ئێزدیەکان، بەڵام هەتا ئێستا نە لە حکوومەتی کوردستانە و نە لە حکوومەتی عێراقا هەنگاوی گونجاوی بەرەمبەر ئەو کارەسەتە گەورەیە نەکراوە. هەتا ئێستا زۆربەی ئەو خەڵکە لە کەمپەکانە، ئەوانەی تر پەرت و بلا بوونە لە کەنەدا هەتا بڕۆی ئەلمانیا هەتا بڕۆی ئەمریکا هەتا هەموو قاڕاتی دنیا پەرت و بلا بوونە. معناتە ئەم جینۆسایدە بەردەوامە. جینۆساید ئەگەر بێ تعریفی جینۆساید ئەڵێ استهدافی گروپێک ئەو مەجموعەکی ئیثنی ئەو دینی ئەو قەومی بۆ لە ناوبردنی ثقافەت و کولتور و ئاینی ئەو گروپە ئەو مەجموعە یان برسیکردنی ئەوانە بۆ لە ناوبردن یان منعی ئینجابکردن لە ناو ئەو مەجموعە یان نەقلکردنی مناڵی ئەو مەجموعە بۆ بەشێکی تر. ئەم هەمووی لەسەر ئێزدیەکان تطبیق کراوە و زیاتریش. یان ئەگەر جنابت بێ سەیر بکەی هەر سێ مادەی نظامی ڕۆما 6 و 7 و 8 بە تەواوی لەسەر تطبیقەکرێ، چ لە کوشتنە چ لە استعبادی جنسیە چ لە برسیکردنە چ لە منعی ئەنجابە چ لە بردننی مناڵە. هەتا ئێستا دەوری زیاتر لە 2000 مناڵی ئێزدی کە بردیان کاتی خۆی 6 ساڵ و 5 ساڵ و ئەوانە بوون ئێستا گەورە بوونە بۆ مەشاریعی تەقاندن و خۆ تەفجیرکردن بە ناو خەڵکە ئەتراف بە دایک و باوکی خۆیان شناکەن بێمەعنا هەموو شتێک بۆیان گۆڕاوە. جێگە لەوەش ئەگەر بێ جنابێت پەیامی من ئەوەیە شنگال هەتا ئێستا جارێ ئێمە واز لە جینۆساید بێنین. قایمەقایمی شنگال مەسوولێکی ئیداری بچووکە، قایمەقایم بە ئەمرێکی محافظ تعین ئەکرێ دوای موافقەتی وزارەتی ناوخۆ لە هەر وڵاتەکە. ئەوە 7 ساڵە برادران قایمەقایمێک لە لای خۆیان گلداوە لەوێ فشە فشەکە محەما قایمەقایمێکی تر لە شنگال حەشت داناوە ئیدارەی مووسڵی اعترافی پێناکە. هەموو ئیدارەکانی شنگال بێن نفوس و محکەمە و دائیرەکانی شنگال لە دەوریبەری مووسڵ و سمێل و دهۆکن. تو ئێستا لە شنگال بی ئەوانەی کە گەڕاون ئەکید ئەگەر وا بڕۆ هجرەیەکی عەکسی دروستە بێ تو لەوێ بی نازەحەک بی گەڕاو بی لە کەمپەکان بۆ شنگال ڕەنگە ئەگەر هەویەی مناڵەکت دەربێنی پێویستیت بە تەیارێکی هلۆکۆپتەر بێ نە بە سیارەیەک. یعنی لە شنگال بێ مووسڵ ئەین وەکو جاران بەبێ پارە ئەم کلینسە لە شوێنی خۆی هەڵناسی لازم پارە بدی بە نفوس هەتا هەویەی مناڵەکەت دەربێنی. ئەینی مۆظفینی کۆنن زۆر بەیان ئیکاتی حکوومەتی کۆنن لە ناو داعشیش بوونە زۆر بەیان مبایع بۆ داعشیش کردووە کەمەکیان لە ئەربیل و ماهەربیل بەسەریان بردو موچەی خۆیان وەرگرتووە. ئێستا لەوێ زۆربەی شتەکان بە پارە نەبێ ناڕۆ. ئەمە یەک. دوو بێ مەثەلەن مراجعەی بەنکی شنگال بکەی حسابێکی مەسرەفیت هەیە بەنکەکە لە بەحشیقایە، بێ مراجعەی محکەمەی شنگال بکەی محکەمە لە فایدەیە، بێ هەوەی مناڵەکەت دەربێنی لە دەوروبەری سمێلە. ئەڕۆی حاکمەکان چی ئەکەن؟ ینی وەرە ئەم عەجیبە خەڵکی کۆچۆ خێزانی ئەحمەد جاسۆ کە موختاری دەیەکەیە هەموو دەیەکەی بادە بووە ئەڕۆ بۆ معاملەی کەسوکاری ینی ئەمە بە دڵنیاییەوە بە دۆکیمەنت منەلێن قازیەکە ئەنێرێ بۆ کوێ بۆ موافقەی ئەمن الوەتەنی و مخابرات. ێ باشە کاکە چی ڕەبتی ئەمە بە داعشەوەیە؟ داعش مالی وێرانی کردووە. یعنی بەڕاستی وەضعەکە هەر ئینسان تەحمولی ناکە لە ڕووی ئینسانیەوە ئینسان تەحمولی ناکە. باشە بۆ ناگەڕێن بۆ قایمەقایمێک لە شنگال تعین ناکرێت بۆ ئیدارەیەکی جوان بۆ وەضعەکی ئەمنی جوان هین نابێ
بۆ عمارەت ناکرێ یعنی بەڕاست قاسم ئێستا بە ئەمان پرسیارە لە بەڕێزت بکەن هۆکار چییە کە هەنگاوەکان بۆ ئاوادانکردنەوە ساڵێژی برن ئەوەندە بە خاوی خەریکە سوالێکی زۆر زۆر لە شوێنی خۆیە زۆر 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 هۆکارەکە هۆکاری سیاسیە و مەسلحەتی انتخاباتە و مەسلحەتی زۆر باشە کەواتەیە من زۆر جار مساوەماتە لە نێو ئەقلیم و لە نێو مەرکەز احترامم هەیە بۆ هەردووکیان کردین و فرۆشتن بەم خەڵکەکەن باش ئێستا ئێمە ئەبینین کۆمەڵێک هەوڵ هەیە بۆەوەی کە تاوانی جینۆسایدی برادەران و خوشکانمان لە شنگال بە تاوانێکی جینۆساید بناسنێت لەسەر ئاستی جیهانە خۆی بەداخەوە بینین لە با بڵێن وڵاتی بەلژیکە ئەم ئاعترافەی پێکراوە بۆ هەتاکو ئێستا نەکراوە تاوانێک بەم قەبارە گەورەیە کاری زیاتر و بەرفراوانتری بۆ بکرێت زانی کۆمەڵک تشتێ بەداخەوە ئەم بەرنامەیەکی ئێمە بەش ناکە بۆ ئەو قسانە ئەگەر جنابێت بێ لە سەرەتای ئیشەکەیەوە دەست پێ بکەیت وتمان هەموو هەر سێ مادەکانی سەبارەت بە جینۆساید جرایم ضد الإنسانية تاوانی حرب تاوانی جنگ هەمووی لەسەر هێزدەکان تەطبیقەکرێت بحەذافیری بکامل فەقراتی بەڵام لە ڕۆژی یەکەمەوە دەولەتی عراق وەکو بەرلەمانی عراق و دەولەتی عراق هەنگاوی پێویست نەکرد لە کوردستانیش برادرانی خۆمان ئەو کاتە حولی بچووکیاندا بۆ نازانم من پێم خۆشدینە لەم منبەرە قسەیەکی ناخۆش بکەم کاکە عراق ئەندام نینە لە نظامی ڕۆما ئەگەر عراق ئەندام نەبێ هەر وڵاتێک ئەندام نەبێ جناب دەزانێ لازم یان بریارێک لە ئەنجومنی ئاسایشی نێودەولەتی دەرچێ بۆ هێنانی تیمێکی تحقیق بۆ ئەو جەریمەیە ئەمە دەرگای یەکەمە دەرگای دووەم یان ئەم دەولەتە کە جینۆساید تێکراوە داوا لە دەولەتێکی دراوسە یان لە دەولەتێکی برادری خۆی بکە کە محکمەی جنایی بێتە ناو جناب دەزانێ محکمەی جنایی نێودەولەتی لە خۆی ناتوێنێ بێت تحقیق بکە لەبەر سیادەی دەولەتێک لە پێشە و کۆمەڵە قوانینی وەتەنی لە پێشە جناب ناتوێنێ بێت ئەمە نەکرا بە محاولاتی نادیا مراد و ئەمەل کلۆنی ئەو محامیە نێودەولەتیە و کۆمەڵک ناوەندی گەورە لە عالەمە بریارێک لە ئەنجومنی ئاسایشی نێودەولەتی دەرچۆ بۆ هاتنی تیمەک بۆ تحقیقکردن لەم جینۆسایدە و هەلکەندنی گۆڕە بە کۆمەلەکان و شتەکان ئەو تیمە جارێت و سەیری ئەم بەزمەیە بکە ئەو تیمە بە قیادەی کێ هات کێ سەرپەرشتیارێکی کرد کەریم خان کە پیاوێکی پاکستانیە لە مەدهەبی ئەحمەدیە مەدهەبێکی زۆر تەسکە حتا ڕەفضی ئیسلامی شەکە باشە لەم عالەمە هەمووی شخصیەکی باشتر نەبوو بۆ ئەم مەوضوعە ئەوە 4-5 ساڵە ئیش ئەکا بەس ئیشکردن زۆر بە شێوازێکی هێواش ڕەنگە کۆمەڵک لەو شتانە ون ببێ من ئاگادارم یەکێک لە گۆڕە بە کۆمەلەکان لە دیەکەی قنێ کە نێزینگ شاری شنگالە لە ڕووی شەرقەوە ڕۆژهلاتەوە لە پەنای شاخەکەیە 80 کەس تێکوژێرا گۆڕێکی بە کۆمەلی تێ گۆڕە بە کۆمەلەکە کاتی خۆی دیەکەی خۆمانە من باش ئەزانم گۆڕە بە کۆمەلەکە لە لای شیوەکە بوو کە لافاوی ئەو ساڵی پێشوو هات کە باران زۆر بوو زۆربەی لاشەکان بردووە ئاثاری گۆڕەکانیش نەما کۆمەلێک لە گۆڕە بە کۆمەلەکان سوتاوە کۆمەلێک ڕەنگە گۆڕانکاری تێکرا بێ هەتا ئێستا تازە بە تازە بەتەمان ئەوانەی کە دەریان هێناون ڕووفاتی لە کۆچۆ و ئەوەی سناعە و ئەو شوێنانە بکەن بە شوهەدا هەتا ئێستا یەک ئینسان لە شوهەدای شنگال لە دیلەکانی شنگال لە ئەوانەی بێسەر و شۆنین 1 دینار قڕبوویان وەرنەگرتو مع العلم لە عراق قانونەکمان هەیە ساڵی 2009 دەرچۆیە ئەلێ تعویض المتضررين عن العمليات الإرهابية والأخطاء العسكرية اواني سبايكر واواني خوارو واواني الرفحة واواني نازان شي قيامتك خوای لميزاني عراق مشاورة قرية صبارت بما لهمو ازديكان 1 ديناريان ورنگرتو باشا كقرانا او خلقا
ئێستا کۆمەڵک خەڵگەڕاوە لەسەر ئەرکی خۆیان و بە دینارێک تەعویدیان نەداوە بۆ خەڵکەی کە لە کەمپەکان گەڕاونە بۆ شنگال. باشە کاک حاکم لێرەیە بە لەسەر ئەو هەموو وردەکاری کە بەڕێستان ناکەدارن لەسەر ئەو گرفتەی کە بەسەر ئەو خەڵکانەیە هاتووە هەتا ئێستا ئێمە باسی وەکەین کە ئەم کەیسە بە دادگای نێودەوڵەتی بناسێن وەکو جینۆساید بەڵام جارێ با ئێمە کێشەکان لەناو خۆمانە حەلکەین ئێمە لە سنووری عێراقا با دەرنەچین ئەم ئەرکەی کە ئێستا پێویستە قەرەبووی ئەو خەڵکانە بکرێتەوە وەکو خوشک و برایزتیکانمان لەلایەن حکوومەتی عێراقیەوەیە یاخو لەلایەن هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە کامیان ئەم کاکە دوو بەشە برا ئەساسەن حکوومەتی عێراقی جناب دەزانێ وەکو دەولەتێکی فیدرال لەسەر ئاستی خارجی لەسەر ئاستی تشکیلکردنی محکەمەیەک هێنانی خوبەڕایی دەولی کۆمەڵک شتی سیادی ئیشی عێراقە ئیشی بەرلەمانی عێراق و ئیشی عێراقە کۆمەڵک تشتەیە ڕەبتی بە ئێمەوەش هەیە بە کوردستانەوە وەکو حکوومەتی کوردستان وەکو بەرلەمانی کوردستان متعاون بن لەگەڵ مەرکەزە منافسەی سیاسی شتەکانی سیاسی لەسەر حسابی عەرد و ناموسی ئەو خەڵکە بەلایەک داینن یعنی هەر دۆلا موافقە بکەن بلێن کاکە دەوەرن ئیدارێکی چاک بۆ شنگال دەینن کڕۆ با قایمەکە لە بەسرا بێنن بەس قایمەکی خاوەن بەخت و شەرەف بێ خزمەت بۆ ئەو خەڵکە بکە ئەی بۆ دوو قایم بن بۆ ئەمە لەوێ معتەرف نەبێ نهێنن بڕۆ و ئەوەی تر لە ئەنجومەنی محافظەی مووسڵ معتەرف نەبێ بۆ ئەمە بۆ ئەو خەڵکە نەگەڕێتەوە بۆ کەمبەکان نەگرم و خەڵکە نەگەڕین شوێنی خۆیان و عمارەت بکەم و قەرەبوو بکەم و تاوید بکەم و ئەمنیەت دروست بکەم هەتا ئەو منتەقا ئازاری لە بیری چێ نەختێک لە مەینەتی لە بیری چێ کاکە خۆخەتەیە هەردووکیانە برا ئیشێکی جددی نینە بەڕاستی ئیرادەیەکی جددی لە هەر دۆلان نییە خزمەت بۆ شنگال بێتەکردن جا ئێستا حاکم قاسم ئێمە ئەبینین بەداخەوە بە درێژایی مێشوو ئەمە یەکەم جار نەبووە تاوانێکی گەورەی لەم جۆرە لە حەقی ئێزدیەکانە ئەنجامەدرێت بەداخەوە خودی ئێزدیەکان ئێستا بەهۆی ئەوەی کە بەداخەوە بینی هەنگاوەکان وەک لایەنی حکومی زۆر خاوە خۆیان دەتوانن چی بکەن کۆمەڵە کەسیان هەیە کەسایەتیان هەیە هەوڵیان زۆردا ئەم هەوڵانە تا چەند دەتوانە کاریگەر بێ با من بە جنابت بلێم لەسەر ئەم منبەرە ئەلێم و هەر ئینسانێک پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ بە ئەوە ڕای خۆیەتی هەر ئینسانێکی ئێزیدی لە دەرەوە و لە ناوەوە ئیشێکی باش بۆ ئێزدایەتی بکە بۆ ئەو خەڵکە بکە بۆ ئەو ئاوارانە بکە من دڵنیامە ئاستەنگ بۆ دروست ئەکرێ هەتا حەدی دەستی بۆستێنێ و قەڵەمی بۆستێنێ ئێستا بڕۆ بە حکوومەتەکەی خۆمان بلێ کاکە من ئەڕۆم ئەو کەمپانە هەمویان ئەەکەم بە کۆنکرێت و بە نوێترین شتێکی دنیا و ئەو خەڵکا گەڕێنم شۆنیان ئەلێن کاکە وەڵا قەیرانی داراییە بەس دوو گەنجی ئێزیدی پێکەوە دانیشن بەحسی ئەمە بکەن ڕەنگە ملیۆنێک دۆلار سەر بکرێ هەتا بەلایەک بۆم هەردووکانە بێنن ئێزیدی مستهدفە لە تاریخە لە مێژووە ئەوە 74 جارە ئێمە ئیبادە ئەبەن مەسئلەی دوعا هەتا ئێستا ژنەکانی سلێمانی و لەم زۆنە یادی دادە دوعاکەن دادە دوعا بۆمان دروست کراوە دادە دوعا مردیش دادە دوعا ئێزدی بوو مسلمان نەبوو کاتی خۆی جەریدەی ئاوێ نەبوو وابزانم وێنەیەک لە شفشێرین لە مەفرەقی یان سفن دراوە بە جلوبەرگی ڕەسەنی ئێزدی کچەکەش دەولەتی کوڕی حازمی بابە شێخە بۆ دیعای کۆڕک تلیکۆم لێداوە لەو جەریدە نەشری کردو ئەلێ کاکە ئەمە دادە دوعاە لەبەر مسلمان بۆ ئێزدیەکان کوشتوانە دادە دوعا کچێکی شێتۆکە بوو دەستی تێکەلاوی کردبوو لەگەڵ کوڕێک بە ناوی مهند مؤەید ئەطائی دراوسەی دەوروبەری بەحشیقایە بە شەو دەرەچۆ نهات کاکە خۆ لە کۆمەلگەی کوردی من حاکم تحقیق بوومە لە مەرحەلەی دوعا و هەتا بێ ئێستا 3000 ژن بە پرێمز تەقیوە و بە نازانم چی تەقیەوە بەس دوعا بە سەرمان بوو بەلا تا ئێستا یادی ئەکرێ دادە دوعا بوو بە نەبیەک لەسەر ئێمە هەتا ئەم ئینفالەی ئەخیریش دەستی ئەو دادە دوعایەی تێبوو باش مەبەستم هەوڵی کەسەکانە بۆ ئەوەی کە ئەم تاوانە بە جیهان بناسن کەسانێکی دیار لە ناو خودی ئێزدیەکانە هەن مەبەستم ڕۆڵی ئەمانە ئەمان دەتوانێت تا چەند ئەم کاکە ڕۆلی ئەمانە زۆر ڕۆلێکی باشە زۆر ڕۆلیان بینیوە
کۆمەلک دەوڵەت و ناوەندی گەورە لە عالەم اعترافی پێکردووە لەسەر ئاستی ئەمریکا لەسەر ئاستی بەرلەمانی بریتانی بەلچیکا ئاخرشی اعترافی پێکردووە ئەم تیمی نێودەوڵەتی بە بڕیارێکی مەجلیس ئەمن هاتووە ناو تەحقیقەکەی تەواوی کردووە ئێستا ماوە محکەمەیەک تشکیل بکرێ بۆ محاکەمەکردنی ئەمانە دوو ڕێگا هەیە ڕێگایەکیان مەجلیسی ئەمن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە بڕیارێکی تر محکەمەیەک تشکیل بکە وەکو ئەوانەی ڕەواندا و کۆسۆڤۆ و غێر و غێر بەڵام ئەمە جارێ ئاستەنگیان هەیە لەبەر جنابت ئەزانێ ئەو تشکیلەی ئەنجومەنی ئاسایشی ناودەوڵەتیش دوور لە ڕوو جنابتان تشکیلێکی زۆر زۆر ناگونجاوە کاتی خۆی دوای جەنگی جیهانی هەر پێش دەوڵەتە زلهێزەکان بۆ خۆیان کردووە بۆ خۆیان کردووە قرارەکان بە توافق بێ ئەی ڤیتۆ قرارەکە لاغیە ناڕۆ ئەوانە ئێستا ئاستەنگیان هەیە کۆمەڵک دەوڵەت لە دەوڵەتە زلهێزەکان خاستەن ڕووس لە سووریا مشکلەی خۆیان هەیە ڕەنگە موافقەی لەسەر تشکیلی محکەمە یەک نەکەن ڕەنگە بکەن بەڵام ئەتوێنن محکەمەیەکی ناوخۆیی بە ستاندەری ناودەوڵەتی مشتەرەک ئێستا پرۆژەیەک هەیە لە بەرلەمانی عراقی بەس خەوتووە بۆ تشکیلکردنی محکەمەیەک ڕێک خۆمانیش کوردستانیش بە حساب پرۆژەیەک پێشکەشی کرد پرۆژەکەی کوردستان خۆی سەر ناگرێ بۆ لێن بە قرارێک لە محکەمەی اتحادی ڕەدی کردووە لەبەر ئەوەی دەوڵەت نییە ئەقلیمەکە لە ناو دەوڵەتێک جنابە دەزانێت بەس ئەم کەیسە کە ئێمە گەر بەڕاستی بمانەوێت بە جیهانی بناسیێنین پێویستە حکوومەتەکانی حکوومەتی خۆمان حکوومەتی عێراقی پشتگیریەکی گەورە بێت لە پشت ئەو کەسانە ئەمە زۆر گرنگە کاک حاکم ئێستا بۆ نمونە ئێمە خانمێکمانێ لە شاشەکانەوە بینە مناتی مڕات لە زۆربەی وڵاتانی جیهانە ئەم کەسە توانی پەیامێ بگەێنێ بەڵام تۆ کە پشتی نەبیت بە یەکجاری ناتوانیان پەیامێ بە تەواوەتی بڕوە ئێمە کە باسی واکەین ئەم کەیسە لە نێو دادگای نێودەوڵەتیە کاری لەسەر کرێ ئەگەر حکوومەتەکەی خۆمان بەردەوام قسەی لەسەر نەگا قسەی لەسەر نەکا بابەتەکە زیندوو نەکاتەوە پەرلەمان هیچ وڵاتێ مەجبور نییە زۆر بە دوای شتەکان کاکازانی من بۆ لە بیدایەت بەحسی شتێکم کرد بەداخەوە نەک بەس کەیسی شنگال کەیسەکانی کورد قەومێکی باشە قەومێکی پاکە بەس شتەکانی زۆر لە بیریە چێ استراتیجی نییە دووربین نییە ئێمە ئێستا کەیسی هەڵەبجا کەیسێکی کەمە ناسنامەی کووردە وایە کەیسی شنگال لەگەل کەیسی هەڵەبجا لەگەل ئەنفالەکانە هەگەر پێکەوە سنتەرێکی استراتیجی بە دەعم و بە گەورەیی لە کوردستان تشکیل بکرێت بە هەموو دنیا ئەناسێنێ وەکو هۆلۆکۆست ئەومە بەستە سەرچێک باشە ئێمە بەس لەم مناسبە چار قسەی حاکم قاسم لەم مناسبە قیمەتی چییە بەم کلینسە قیمەتی نییە ڕەنگە کەسێک ڕازی وێ و کەسێک تووڕاو بێ وایە بەڵام ئەو سنتەرە بە درێژایی ساڵ ئەو قەدیانە بە گەرمایی بمێنن کاری استراتیجیەت بمێنن بە لێکۆلینەوە بمێنن بە ئەرکوماندبوون لێ بمێن باشە دوو بەیانی حاکم قاسم و مەجموعە لە جنابتان ئێمە بڕۆین بۆ نمونە بۆ فەرەنسا بۆ بەرلەمانی فەرەنسی بۆ دەوڵەتێکی تر بۆ هەر شوێنێک ئێمە پێویستیمان بە پارە نییە پێویستیمان بە کۆمەڵک دەعم نییە پێویستیمان بە تشتێک نییە کە ئیش بۆ ئەم قەضیە بکەین هەزار جار مالیان ئاوابێ ئەو جالیاتی دەرەوە بە ئەرکی خۆیان و بە چاردیناری لە جرفانیانە محاولاکەن بەس لە لای خۆمانە هیچ نییە لە میدیایەکە بەحسەکەی بۆ بە بەحسکردن هەموو ئینسانەکە ئەتوێنێ بەحسی هەر تشتێک بکە قیمەتی چییە؟ زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت زۆر زۆر سپاس بۆ وتەکانت بە هیوای ئەوەی بە هیوای ئەوەی کە ئەم بابەتەوە نەبێت تەنیا لە ڕۆژی سەی ئابا قسەی لەسەر بکرێت بێگومان ئەوە نەبرین بە ئەو قەزا و ئەو ناوچەوە هەیە پێویستی بە کاری جدی هەیە زۆر سپاس بۆ ئامادەبوون بە هیوای ئەوەی کە سەرجەم ئەو کەسانەی کە لە ئەم تاوانە و لەم ڕووداوە هەرە قەیزەونەدا ڕفێنراون بگەڕێنرەوە باوشی خێزانەکانن چونکە هەتاکو ئێستا خێزانێکی زۆر چاوەڕێی گەڕانەوەی منداڵەکانیان دەکەن و هەروەها لانەیە هێشتا هەتاکو ئێستا کەسانێکی زۆر بێ چاوەڕێ ئەوە بکەن هەر نەبێ ڕووفاتی منداڵەکانیان دیاری بکرێت کە هی منداڵی ئەوانە و کاری جدیتر بێگومان پێویست دەکات کە لەسەر کەیسێکی لەم جۆرە ئەنجام بدرێت و هەروە هەوڵەکانیش چڕتر بکرێنەوە